بەڵە بێگومان بە درێژایی مێژوو گەلی کورد لە هەر سەردەمێکا و بە جۆرێک ستەمی بەرامبەر کراوە جا لە سەردەمی پێشوو بابڵێنی ڕژێمی سەدام حوسێنی لە ناوچوو چەندین جار ڕوبەڕووی ئەو نەهامەتیە بۆتەوە نەک هەر گەلی کورد گەلانی کوردستان چووکە لەم دوایە ئاگادار بووین کە هەر کوردستان 24 بۆ خۆی ئەسپۆنسەری میدیایی گەورەترین کۆنفرانسی زانستی جەنۆسایدی گەلی کوردستان بە تایبەتی کوردانی فەیلی کرد و هەر لەوێش بابەتەکە گەڵاڵە زۆر زیاتر کرا هەرچەند لە پرۆگرامەکانی خوێندن لە قۆناغەکانی خوێندن بە جیاجا لە چەند بەشێکە سەبارەت بە جینۆسایدکردنی گەلی کورد لە ئەنفال و لە کیمیابارانەوە لەناو منهەجەکان بابەتێک هەیە بەڵام وەکو ئەمەی کە ئێستا بینی کتێوێکی تایبەت بێن نەبووە جارە گەڵاڵە کڕا سەبارەت بەوە کە قسە بکرێت و چۆن بچێتە ناو پرۆگرامی خوێندنەوە هەر لەبەر گرنگی بابەتەکەوە ڕوونکردنەوەی زیاتر بۆی کە قوتابیان هەم ئێوەی بینەر و بیسەریش ئاشنابن بە منهەجەکە ئێمە میوانداری بەڕێز حەسەن سەرتیبمان کردووە کە بەڕێوەبەری گشتی پرۆگرام و چاپەمەنی وەزارەتی پەروەردەیە ئەو لێرە میوانی ئێمەیە دکتۆر ساڵ لێ بێ مامۆستا بەخێر هاتی زۆر سپاس پێشکی بەیانی باش لە بەڕێستان و گشت کارمەندان و گشت بینەرانی شاشە جوانەکەی کوردستان 24 باش و خۆش هیوای سەرکەوتنتان بۆ دەخوازم و هەر لەم ڕۆژەشی شایم ڕۆژێکی گرنگە بەڕاستی ڕۆژی کردنەوەی یەکەم مۆمنێتی دوکۆمنتکاری بارزان لە ناوچەی سەرکەشی بەرزان دەکرێتەوە پیرۆزبایی لە گشتگەل و کورسان دەکەم بەڕاستی ئەو مۆمنێتە دیکۆمنتکاریانە بۆ ئێمە وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پرۆگرام و چاپەمەنەکان کە تەنها سەرچاوەیەکە کە پرۆگرامی خوێندنی لێدانرێ زۆر گرنگە هیوادارین لە هەموو شوێنەکان ئاوا مۆمنەتی گەورە بکرێتەوە بۆ ئەوەی بتوانین ئێمە ئەو دیکۆمنتکاریانە بتوانین بەکاربێنین لەبەرەوەی بەڕاستی تا کتێبێکی دوکومنتکاری دانەی زۆر ماندوو ئەبین ئێمە وەکو وەزارەتی پەروەردە لەبەرەوەی ئەرشیفێکمان نەبووە پێشتر بۆ ئەوەی بتوانین ئەو دیکۆمنتکاریانە هەمووی وەربگرین و سەرچاوەکانی ئامادە مامۆستا ئەوەی ینی وردبینیە کە بۆ ئێوە ئەرکەکەی قورستر کردووە چۆن توانی وتانە جینۆسایت بکەن بە پرۆسەی خوێندن واتە ئەمە بگێڕدرێتەوە بۆ خوێندکار بۆی کە پێی ئاشنابێ لە هەمان کاتیشدا تۆ گۆڕانکاریەکانی ئەرەوە نیە چیرۆکەکە بگێڕیتەوە کردنی بە شێوازی پەروەردەیی چۆنە ئەرکەکەی چۆن قورستر کردن بەڵێ خۆشبەختانە لەگەڵ دروستکردنی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان هەر لە یەکەم ڕۆژی خوێندنەوەی بەرنامە و کاری کابینەی نوێی حکوومەتی لەلایەن برای گەورەمان کاک مەسعود بەرزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان یەکێ لە بەرگە سەرەکیەکانی ئەم کابینەوە پێداچوونەوە و گۆڕان و بە پرۆگرامەکانی خوێندن بەپێی بەها و سیستەمی نوێی سەردەمیانە و هەر لەگەڵ دەست بەکاربوونی برای بەڕێزمان دکتۆر ئالان حەمەسعی لە وەکو وەزیری پەروەردە لە 16 حوتی 2019 یەکەم هەنگاوی دەستمان پێکرد ئەوش بە ئەم جێبەجێکردنی ئەم بڕگەیە لەبەرەوە یەکێ لە بڕگە ئەساسی و گرنگەکانە ئێمڕۆ کۆمەلگای ئێمە پێویستی پێێتی بەڕاستی یەکێک لەوانەی کە گرنگتر لە ئەوەی کە دەستمان پێکرد ئەوەیە بایەخدان بە زمانی دایک خوێندن بە زمانی دایک و بایەخدانی کە ئێستا یەکێک لە بەرگە ئەساسیەکانی کابینەی حکوومەتی کوردستان لە هەموو چەمکەکانی وە هەمووی بایەخی پێداوە و یەکێک لە ئەوانەی کە دەستمان پێکرد ئەوە بوو پێشتر نزیکەی لە کابینەکانی پێشتر زۆر بایەخدان بوو بۆ زمانی ئینگلیزی و نزیکەی 200 قوتابخانەیەکیان لە کوردستان کردو بۆ زمانی ئینگلیزی هەر یەکەم ڕۆژی دەست بەکاربوون جەنابی وەزیر ئەو بڕیارەی ئیلغا کردەوە بۆ ئەوەی بگەڕێنەوە بۆ سەر زمانی دایک و بایەخدانی بێ و یەکێکیش لە گرنگەکانی ئەوەیە جینۆسایت کاک حەسەن دەینە سەر ئەم بابەتە دواتر کە چۆن جێکراوەتەوە لە چ قۆناغەکانەوە دەست پێکات وێژەی یەکرێتەوە زانستی یەکرێتەوە لە قۆناغی دەیەمە دەست پێکات ئەمانە هەر هەمووی باسی لێوەکەین بەڵام لایەنە دەروونەکەش زۆر گرنگە چونکە تۆ ئەم جیلەی کە ئێستا هەیە ڕەنگە بەس لە تەلەڤیزیۆنەکانەوە لە میدیاکانەوە لە گێڕانەوەی کەسانەی کە ماونە باسییان کردووە بەڵام وەکو خوێندن نەیان خوێندووە چۆن کارتان کردووە کە کار لەسەر لایەنی دەرونی ئەو خوێندکار و قوتابیانە بە جۆرێک بکات کە هەست و سۆزی نیشتیمانیان لەلا زیاتر کات نەک تووشی چۆنەڵێت خەمۆکیان بکات چونکە بابەتەکە بابەتێکی زۆر کارە ساتبارە ڕاست
بەپێی پرینسیپەکانی یونیسێف و بۆ من ئەو ڕێکخراوە نێودەوڵەتیە منداڵەکان ئەوەیە کە منداڵ لە بازنەی یەک و باخچەی ساوایان بە هیچ جۆرێ نابێ باسی تونوتیژی بکەین بە هیچ جۆرێک ئەبێ هەمووی خۆشی و تەعایش و ڕەوشت فێرکردنی ڕەوشت و ئەبێ ئەوانەی فێرکەی منداڵ خۆشەویستی خاک و نیشتمان و خۆپاراستن لەبەرەوەی منداڵ ئەوە قۆناغی دروستکردنی منداڵە لە قۆناغەکانی ترا پرۆسەی خوێندن لە هەرێمی کوردستان 4 بازنەیە بازنەی 1 و 2 3 و 4 بازنەی 1 ئەوە 1 و 2 3 بنەڕەتیە بازنەی 2 3 و 4 و 5 و 6 7 و 8 و 9 بازنەی 3 ئەو قۆناغی ئامادەیش خۆتان ئاگادارن لە مۆزوعەکان ئەمەی کە باز کراوە لەم کتێبە ئێمە لە کاتێک کە گەڕاینەوە سەر ئەمەی کە پێویستە کە کتێبێک هەبێ بە ناوی جینۆسایدۆ بەڵام بە شێوازێکی مۆدریانانە بە شێوازێک بێ کە هەموو جیهان ئەو جینۆسایدی گەلی کوردستان بە شێوازی تونوتیژی نەخوێنێ منداڵ هاتین چیمان کرد لەگەڵ تەلیفەکە کۆمەڵێ بە پسپۆڕی بەڕێزی دەروون ناسیشمان لە کاتی تەلیفکردنی ئەم کتێبە بەشدار لە عینەکەوم ناوێن لەسەر بەردی کتێبەکە هەیە کە بەشدارن لەو بابەتە لە کاتی دروستکردنی ئەمە هاتین لە سەرەتای دەستپێکردنیەوەی بە 7 بەندە خۆی کتێبەکە بەندی یەکەمی جینۆساید بە شێوەیەکی گشتی باسی ئەەکەین هاتوین کۆمەڵی میسالمان هێناوەتەوە ئەو وڵاتانەی کە مەسەلەن جینۆسایدیان بەسەر کراوە بەڵام میسە زۆر وڵاتێکی سەرکەوتون وەکو ڕواندا وەکو کۆمەڵەیەک ئەگەر لێرە یەک مەجال بە من بدەیت بۆ نمونە توانیوتانە سوود لە ئەزمموی ئەو وڵاتانە وەربگرن کە جینۆسایدی وڵاتەکەی خۆیان کردووە بە منهەج و ئەی خوێن بۆ نمونە ئەو جینۆسایدێکە لە هۆڵۆکۆست کراوە هیچ توانیوتانە یارمەتیەک وەربگرن فکرەیەک وەربگرن یا هەمووی هەر سەبارەت بە کوردستانی خۆمان نا ئێمە ئەو جینۆسایدەمان جینۆساید ئەگەر تۆ باسی جینۆساید بکەی بەو تونوتیژەی کە هەیە منداڵ تووشی ڕەدلفعلەکەی ئەوە لە قۆناغی ئامادەیە لە هەر زەکاریە کە ببینێ باپیرەی ئەنفال کراوە بە دەستی عەرەبێک یا فارسێک یا تورکێک ئەمە ڕەدلفعل وەرەگرێ خۆتەزانی ئەوە وای لێ ئەکات تەعایش دروست لە کوردستانە حەڵقەی تەعایش تێک ئەچێ ئەوە تقریباً بەرەو خراپەیە بێ نە ئێمە باسمان کردووە و تومانە جینۆساید بەدەست نیزامە کرێ بەدەست ئەشخاص ناکرێ بەدەست قەومیات ناکرێ بەدەست ئەدیان ناکرێ بەدەست نیزامەکان ئەکرێ ئەو نیزامانە لەسەر سیاست و کۆمەڵە ئەو وڵاتانێکی کە زۆربەی جینۆسایدی لەسەر کراوە ئیسا وڵاتی پێشکەوت و خوازن بۆ نمونە یابان یەکێکە لە وڵاتانەی بەدەستی ئەمریکا جینۆساید کرا بەڵام لەگەڵ ئەمریکا علاقاتی زۆر بەقووەتە بە ئەو جینۆسایدی کە دەهۆی ئەو یابانێکی بنە ڕواندا یەکێکە لەوانەی کە شەڕ و شۆڕ و جینۆساید و زۆربەی شتەکانی بەسەرا کرا بەڵام نهاتن ئەمە بکەنە سەبەبی ئەوەی تەعایش تێک بدەن ئێستا ڕوواندایەکی کە لە وڵاتە زۆر پێشکەوتەکانی دنیای ساوی لە بریتانیاوە گەریکێک زۆر پێشکەوت پێێنێن بۆ ڕواندا لەوێ بخوێنێت یعنی ئەمە ئەبێ گەلی ئێمەش لەم شوێنە حساسە لەم دەور و پێچە کە ئێمە دەورگیراوین بە مەسەلەن بەم کۆمەڵە ئەحداسە ناخۆشە جینۆسایدە ئەبێ منداڵ فێرکەین نە تۆ ڕقت لە عەرەبێ نەبێ ڕقت لە فارسێ نەبێ ڕقت لە تورکێک نەبێ نە تۆ ئەمانە بەدەست نیزام و ئەنزیمەکانی باشە مامۆستا حەسەن پێم خۆشە هەم کتێبەکەمان نیشان بێ و پێشمان بڵێ بۆ چەند پۆل دیاری کراوە لە پۆلی چەندەوە دەست ئەمە لە پۆلی دا ئەخوێنرێ لە دەوە خوێنرێ تا چەند ئەم کتێبە بەس پۆلی دا ئەخوێنرێ بۆ یەک مەرحەلەیە بۆ یەک قۆناغ بۆ یەک قۆناغ ئەخوێنرێتەوە ئەم کتێبە ئێمە هەر ئەمە نییە مەسەلەن باسی ئەمە بکەین ئێمە کۆمەڵایەتەکانمان لە پۆلی 6 9 12 بەعام باسی جینۆساید دەکەین هەمووی باسمان کردووە بەڵام ئەم کتێبە مخەسەسە بۆ ئەوەی ئەمساڵ بایەخێکی زۆرمان پێدا ئەم کتێبێکی زۆر گرنگە لەبەر ئەوەی جینۆسایدمان کردووەتە حەڵقەیەکەوەی منداڵ لەو مەرحەلە هەرزەکاریە کە دەست پێکە بۆ پۆلی دەیە هەموو زانستی وێژەیی پیشەیی پەیمانگەکان ئەبێ بخوێننەوە ئەوە لەسەر بۆ هەمویانە قۆناغێک نییە مەسەلەن نەیخوێنێ ئەو جینۆسایدە ئەم جینۆسایدە تەنانەت مڕعاتی ئەدیانیشمان کردووە دینەکانیشمان کردووە کە مەسەلەن ئەم ئاین جینۆسایدی بەسەر ئەوا کردووە بە پێی حروبات و شەڕ و بە مروری زەمن خۆتانەزان منتەقەی مەدایمەن منتەقەی حروب و شەڕ و وەیلات بووە بەڵام
ئێمە مراعاتی ئەوەشمان کردووە باشە تاقیکردنەوەی تیاکەن بەڵێ تاقیکردنەوەی لەسەرە و کتێبێکە لە حەوت بند پێکاتوە بیدایە بە جینۆسایت وەکو بابەتێکی سەرەکی و باسمان کردووە چۆن ئەو وڵاتانەی کە جینۆسایتیان بەسەر کراوە بەڵام ئێستا وڵاتی پێشکەوتون لە وڵاتان. مامۆستا حەسەن بۆ خودی مامۆستایان خۆشی ئەبێ کتێبێکە بێ وەکو ئەتڵەسێک بێت دواتر خوێندکاری شەتوانە سوودی لە هیچ ئەتڵەسێک هەیە جوگرافیای ئەو شوێنانەی کە لە کوردستان و لە ناوگەلی کورد جێنۆسایدی تیا ئەنجام دراوە وەکو ئەتڵەسێک بەکار بهێنرێت مامۆستا لەسەری دەرس شەڕکات. خۆشبەختانە ئەوە ئیمساڵ ئەکەوتە بەردەستی قوتابیان خوێندکارانی ئازیز و مامۆستایانی بەڕێز ئەم ئەمە ئەتڵەسی زانستە کۆمەڵایەتیەکانە طبعاً یەکەم جارە کورد بتوانێت ئەتڵەسێکی ئاوا دروستکە. ئەم ئەتڵەس طبعاً ئەتڵەسێکێکە لە شتە گرنگەکانە لەبەرەوەی منداڵێک لە پۆلی چواری بنەڕەتی کە کۆمەڵایەتی ئەخوێنێ هەتا پۆلی 12 لەگەڵ خۆیان ئەیبا. ئەمە لەسەر بابەتی کتێبەکان دانراوە. بەڵام لەم ئەتڵەسەی ئێمە کە دروستمان کردووە ئەم ئەتڵەسەی کە ئێمە دروستمان کردووە کە دروستمان کردووە ئەم ئەتڵەسە کۆمەڵێشتی ترمان ئێزافەتیا کردووە ینی لە ئەتڵەسێک دەرمان کردووە ئێستا بۆ نمونە ئێستا بۆ نمونە ئالێرە هەرچی وڵاتان هەیە بەناو بە پایتەخت بە نەسەما بە کیلۆمەتر هەمومان باس کردووە ئیتر مامۆستایەک بووی نییە بچێ لە بگەڕە لێن ئەوە وەکو دیکۆمنتکاری لە بەردەستایەتی ئەتوانێت بەکاری بێنێ و منداڵی وەکو نەخشەیەکە کە لەناو ئەمە نەخشەیەک هەبێت دێمە سەری کە سەبارەت بە جێنۆسایت بێت گەلی کوردستان لەکوێوە دەست بۆ نمونە پولەکان هەموو ئەمە یەکێک لە ئەوانەیە کە هەموو وڵاتێک فەخر بۆ پولانەکە بەخۆی دروستکە ئێمە تێمان کردو بە هەموو منداڵێک ئاشنا بێ بەوەی کە ئێمە پولەکانی ئێمە چییە لە دوای ساڵی 92 کە حکومەت ئەوەش گرنگە مامۆستاکان هیچ ڕاهێنانێکیان پێکرێ بۆی کە بتوان ئەموانەیە بڵێنەوە بەڵێ هەموو ڕاهێنانی تەواوی پێکرێ لەسەر کتێبەکە و لە هاوینە دەست پێکەین ئەو ڕاهێنانە هەمسای تایبەتی خۆی مێژووی ئاڵای کوردستان دروستە لێراوە دەست دروست بووە گەشتۆتە ئێرە بۆی هەموو منداڵ بزانێ ئاڵای کوردستان چەند قۆناغی بڕیوە و لە چەند قۆناغاین بووە ئێمە بێ ئاڵان نین ئێمەش مێژومان زۆر لە وڵاتانی سا ئاڵای بەرزە لە ئەومە متحیدەوە ئێمە ئاڵامان نیە زۆر کۆنترین لە ئەوان و ئاڵامان بووە و خاک و وڵاتمان بووە ئەوە کە گرنگکە بۆ ئەوەی کە جەنابەت باسیەکەی ئێستا بۆ نمونە لە یەکەم ڕۆژ لە کاتی خۆی کە مەسەلەن بارزانی نەمەری گەورە لە شاری شنۆوە تا گەیشتە ڕۆسا کورمانتە خەریدە ئێستا ئەوە نەخشەیە دەخوێنرێ منداڵێک کە تۆ بە تێکست بۆی باس بکەی زۆر قورسە بەڵام کە بۆ مێژوو کە لەسەر نەخشەی باسیەکەی ئاسانە ئەمە وەسائلی تعلیمیەتە ئەمە هۆیەکانی فێرکردنە ئەم هۆیە فێرکردنە وا ئەکا منداڵەکە بە سووک و ئاسان وەریگرێ بۆ نمونە گەڕانەوەی شێخ ئەحمەدی بەرزانی بەین کتمانە ئاوڵەکانی هەمومان کردوتە نەخشە کە چۆن گەڕاوەتەوە لەکوێوە گەڕاوەتەوە لە هاتوۆتە تورکیاوە لەوێ گەڕاوەتەوە چۆتە خەلیجی عەرەبی لە بەسڕەوە گەشتۆتە هەولێر. مامۆستا حەسەن ئەمانە بەشێکی زۆر گرنگن کە ئیدی قوتابی هەم بە خاکی خۆی هەم بە نیشتیمانی خۆی هەم بەو زوڵم و ستەمەی کە بەرامبەری کراوە ئاشنا بێت لە کاتێکیشا ئێمە ئەو ڕۆژانەیمان هەیە کە ڕۆژانێکی نیشتیمانین و جگەلەوە ڕاگررتنی یادی ئەنفالە هەڵەبجەیە کە لە قوتابخانەکان بۆ خولەکێک ئەوەستن پێتان وایە تەنها لەم دوو بابە تااقەتیس بکرێتەوە بەسە منهجێک هەبوونی منهجێک لەگەڵ وەستانیان بۆ خولەکێک لەو ڕۆژە یاد بکرێتەوە ئەمە بەسە بۆ ئەم نەوەی کە ئێستا هەیە بەرامبەر بەو جینۆسایت گەورانەی کە هەر لەسەر ئەوە نەوەستاوین بەڕاستیلانتان چی دیکە هەیە ئێمە خۆی ئەگەر من وەکو مامۆستایەک و ئێستاکە لە شوێنێکی حساسم وەکو بەڕێبەرایەتی گشتی پرۆگرامی خوێندن بەڕاستی بایەخدانی باسکردنی جینۆسایدێک یا باسکردنی نەهامەتێکی کوردی ئەوە کیفایەت نییە بەڕاستی بەڵام تۆ بایەخدانەکەت لە پێش هەوەی لە کۆمەڵێشتی گرنگەیە کۆمەڵە چەپکی گرنگەیە لە ژیانی ئینسانە ئەوش ئەوەیە یەکەم پاراستنی زمانە پاراستنی زمانی تۆ لە هەموو شتەکان گرنگتر ئەجا مامۆستا مادەم باسی زمانی کوردیەکەی بە دەرفەت ێزان باسی وشمان بۆ بکەی لە قۆناغەکانی سەرەتایی بەتایبەت منداڵ کە چێتە پرۆسەی خوێندنەوە
قۆناغەکانی سەرەتایی چیتان کردو بۆی کە گرنگی زیاتر بە زمانی کوردی بدرێت بە تایبەت دوو بابەتی کە داتان ناوە باسێکی ئەوشمان بۆ بکەیت. ئێمە ئەم ساڵ ئەم کتێبە لەدایکە بێ ئەمە کتێبێکی کوردیە کوردی پۆلی یەکی بنەڕەتیە دوو ئەکتەرە بە ناوی ڕاز و ڕەوا ئەم ئەکتەرە ئێمە لوژنێکی باڵامانێ هەموو پارێزگەکانێرێن بە کەرکووکی خۆشەویستیشۆ ئەم دوو ناوەمان اختیار کرد جاران دارا و زارا بوو ئێستا ڕاز و ڕەوایە ئەم دوو ئەکتەرە جوانەیە بەدەستی ڕەسامێکی گەورەی کورد مامۆستا ئاریان خان دروست کراوە و بۆ ئەوەی باشتر یعنی با ئینسان حەقی خۆی وەربگرێ ئەم کتێبە جوانە بەدەستی دیزاینەرێکی خۆبەخش دروست کراوە هەر لە حکومەتە 1 دیناریشی نییە بەڕاستی ئەوش کاک ئارینی کوردیە ئەمە یەکێکە لەو کتێبە گرنگانەی کە ئێستا کۆمەڵێ پسپۆڕی گەورە کە ئێستاکە لە لای ئێمە کار دەکەن ئەم کتێبەمان ئەبدێت کردووە بە شێوەی ئەلکترۆنی ئێستاکە ئەو کتێبە پێویست ئەگەر منداڵێک ڕۆژە لە ڕۆژان هەمووی بارکۆردە هەمووی بارکۆردە تەماشاکرد یعنی تۆ ئەگەر ئەمە بارکۆردەکانە هەمووی مۆبایلەکەت بخەسەری وانەکەت بۆ دێ مۆبایلەکەت بخەسەری سترانەکە بە گۆرانی وە دێ بۆ منداڵەکە مۆبایلەکەت بخەسەری پیتەکانت بۆ دەخوێنێتەوە یعنی ئەگەر منداڵێک ڕۆژە لە ڕۆژان نەچوو بۆ قوتابخانە نەخۆشیەکە بڵێ ئیتر ئەوە لەو ئەسبابانێکین بێ ئەتوانێ باوکەکە بخاتە سەر مۆبایلەکە جوان مامۆستای ئەمە یەکی بنەڕەتیە جارێ ئێستا ئێمە هەنگا یعنی کتێبی یەکی بنەڕەتیمان کردووە بە ئەلکترۆنی بە ئەپلیکیشنێکی جوان ئایکلۆدێکی تایبەتمان کردە ئەوە ڕاز و ڕەوایە لەگەڵ مامۆستاکانیە لەگەڵ کۆمەڵی هاوڕێی کە دروست کراوە هەر یەکێک لەمانە ئەمەی کە هەنگاوەکان دراوە جوانترین وێنەی بۆ کراوە لەلایەن ڕقیترین ڕەسامەوە یعنی بڕوا بکە لە وڵاتان لە هەروانەیەک ئەو هەڵبەت مامۆستا هەمووی جی دەستخۆشیە بۆی کە کاتێ بینین پرۆسەی خوێندن لە جیهانا بەرەو پێشەچێ ئێمەش هاوتەریب لەگەڵەوە پێشکەوتنانە بڕۆین سپاس دەکەین پێویستەکە کە چەندین بەرنامەی دیکەی لەسەر بکرێتە هاوڵاتیان و خوێندکاران پێی ئاشنابن بەڵام دەرفەتی بەرنامەکارەوەندەیە ئێمە سپاسی تۆکەین سپاس بۆ هەک بە پڕێتەوە کە لە زەنیاریت پێبەخشین زۆر سپاسی ئێوەکەم لە خزمەتتانم بۆ هەموو کارێک بە ئێمە بسپێڕێ و لای ئێوە باس بکرێ بەڕاستی پرۆگرامی خوێندن زۆر گرنگە پێویستی نەک بە بەرنمەیەک بە سەتەها بەرنامە هەیە لە هەموو کەناڵەکان بەڕاستی یەکێکە لەوانەی کە ئەوە بەس بە ئێمە ناکرێ بە تەنیا ڕاستە ڕاگەیاندن یەکێکە لە شوێنە گرنگەکانە کە بۆ ئەوەی خەڵک ئاشنابێ بەوەی ئێمە ئێستا کە چی ئەکەین لە کوردستان زۆر زۆر سپاسیش بۆ ئێوە لە خزمەتتانە زۆر سپاس بۆ ئێوەی بەڕێز